بەردەوامی ناکۆکیە سیاسیەکان و خراپی دۆخی ئابووری هەرێم نیگەرانی بەشێک لەلایەنە سیاسیەکانی گەیاندووەتە لووتکە و ڕایدەگەێنن. بەردەوامی ئەم دۆخە ئاسەواری خراپی لەسەر ژیانی خەڵکی کوردستان بەجێهێشتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ناکرێت لەژێر هیچ بیان و پاساوێکدا دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەی ئێستا بەردەوام بێت. وایە پێش 2 مانگ 3 مانگ 4 مانگ لەمەوە بەر کێشەکانمان چارەسەر بکردایە، بەڵام کە ئێستا چارەسەر نەکرابێت بۆیە خەڵک ناچارە بڵێن کاتی ئەوە هاتووە. ئەجینە خۆی کاتەکە زۆر درەنگە بۆ چارەسەرکردنی کێشەکانیش و بە دڵنیایەوە چەند کێشەکان بە چارەسەر نەکراوی بە هەڵپەسێ دراوی بمێنەوە چارەسەرکردنیشان زەحمەت ئەبێت و ئەبێتە هۆی ئەوەی کە کێشەی گەورەتر و قوڵتر لە پەیوەندی نێوان لایەنەکانە دروست بێت و ڕەنگە هەندێک ئەنجامی نەخوازراویشی لێ بکەوێتەوە. لەگەڵ تێپەڕبوونی کاتدا کێشە سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان ئاڵۆزتر دەبن و لەگەڵەوەشدا ئومێدی چارەسەرکردنیان لاوازتر دەبن. لەم دۆخەشدا یەکگرتووی ئیسلامی کوردستان داوا دەکات پەلە بکرێت لە چارەسەرکردنی کێشەکاندا. بۆیە گرنگە بۆ سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان هەندێک بەرژەوەندی تایبەتی حیزبی هەیە. بەڕاستی من ناڵێم بەرژەوەندی حیزبی ناڕەوایە، بەس ئەلەم دوا بخرێت لە پێناوی پاراستنی بەرژەوەندی گشتیە، لە پێناوی خەونی ڕاستەقینەی کووردا کە قۆستنەوەی ئەم بارودۆخەیە بۆ لە دەست نەچوونی ئەو دەستکەوتە ئاڵتونیانەی کە ئێستا وەکو فرسەت بۆ کورد هاتۆتە پێشەوارێ. ئەم بارودۆخە زۆر جێگەی نیگەرانیە، زۆر جێگەی نیگەرانیە و بارودۆخێکە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان پێم وایە کەس بەخیلیمان پێنابات. زۆربەی لایەنەکان لەسەرەوە کۆکن خراپی پەیوەندیە سیاسیەکان دۆخی هەرێمیان بەم ئاستە دژوارە گەیاندووە، بەڵام لەگەڵەوەشدا هێشتا هیچ ئاماژەیەک بۆ دەستپێکردنەوەی کۆبوونەوە و دانوستانەکان لە ئارادا نییە. لە پاڵ قەیرانی داراییدا کێشە و ناکۆکیە سیاسیەکان هێندەی تر بارودۆخی هەرێمی کوردستانیان ئاڵۆز کردووە. بەشێک لە لایەنە سیاسیەکانش زیاتر ئاڵۆزبوونی دۆخەکە بە زیانێکی گەورە بۆ سەرایندەی هەرێمی کوردستان ناو دەبن. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.